بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 39 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە هەموو ناوەڕۆکەکە بخوێنەوە دڵنیا بە لە تێگەیشتن لە پرسیار وەڵامەکانیشت ساغ بکەوە. ئێستا وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانی 1 هەتا 11. پرسیاری ژمارە 1 ڕۆژی پێنجشەم 596 کەس سەردانی بازاڕیان کرد و 246 کەس لە ڕۆژی هەینی سەردانی بازاڕیان کرد. ئایا چەند کەس سەردانی بازاڕەکەیان کردووە تا سەرجەمی بە هەمویان بە هەردوو ڕۆژەکە چەند کەسە؟ پرسیارەکە زۆر باش نەنووسرایە بەداخەوە، بەڵام لێرە باسی سەرجەمەکەی دەکات، واتە ئەو دوو ژمارانە کۆ بکەوە. لە کاتی کۆکردنەوە ژمارە یەکان ڕەنووسیەکان 6 و 6 کۆ دەکەمەوە یەکسانە بە 12. دەبینم هەمویان دویان لەگەڵە لە خانەیەکان کەواتە جارێ هیچم بە هیچ نەکرد، بەڵام لێرە دەتوانم بنووسم دوو. ئەو جا خانەی ڕەنووسیدەیان 4 بێگومان یەکەکیش لە 12کە یەکەکەی لێرە دەنووسم، لەگەر چارەکەی کۆ دەکەمەوە 1 و 4 5 5 و 9 4دا. ئەو چاردەکە چاری لێرە دەنووسم، یەکەکەی چاردەیدا دەنێم لێرە. ئێستا 1 و 2 3 3 و 5 یەکسانە بە 8 کاتە ژمارەکە 842. ئەوە ڕاستە، کاتە ئەوە ڕاستە 842. پرسیاری 2 کام ژمارە بچووکترە لە 4562؟ ژمارەکان هەموو 4 ڕەنووسینە، کەواتە ئەمن ڕەنووس بە ڕەنووس هەمیشە لە دەستی چەپ دەست پێ دەکەم و ڕەنووسەکان بەراورد دەکەم. 4 4 4 4 لێرە 2 لستاوە، ئەو دوێ دەزانم گچکەترە، ئەوەش گچکەکەی دەوێت. ئەوە ڕاستە 2560 تەنیا ئەو گچکەترە لە 4562. ئەوانی دی هەمویان گەورەتر بوون. پرسیاری 3 بچووکترین ژمارە کامەیە؟ دیسان لێرە لە خانەی هەزاران دەست پێ دەکەم 1 2 1 4 کەواتە یەکسەر دەزانم بچووکترین ژمارە یان ئەوەیە یان ئەوەیە، کەواتە ئەوانی دی لە ئێستاوە هەڵەنا ئەوە دەزانم هەڵەیە چونکە بچووکترین نییە 2 ئەوەش 4. ئێستا دەبی تەمەشاکەم بزانم لەو دوو ژمارەی کامە گچکەترە. هەردووچەند خانەی هەزارانیان یەکە، دەچمە لای خانەی سەدان. لێرە خانەی سەدان 5 لێرە یەکە، کەواتە یەکە کە ڕاستە، ئەوەش هەڵەیە چونکە نووسرایە بچووکترین ژمارە، کەواتە ئەوەش هەڵەیە بچووکترین ژمارە 1198. سەرجەمی ئەو دوو ژمارەیە کامەیە؟ دیسان سەرجەمەکەی دەبینەوە ڕەنووسیەکان 7 کۆ دەکەمەوە لێرە ئەمن لەگەڵ 5 7 کۆ 5 یەکسانە بە 12. لێرە 2 هەیە، لێرە 2 هەیە، لێرە 1 هەیە، لێرە 2 هەیە، کەواتە ئەو یەکە لە ئێستاوە هەڵەیە چونکە ئەوە هەر نەبوو. ئەو جا کە کۆم کردەوە بووە 2 لێرە، پاشان یەکەکەی 2 لێرە دادەنێم 1 و 3 4 4 و 9 13، کەواتە 13 ئەوە هەڵەیە چونکە ئەوە 2 ئەوەش لە ئێستاوە هەڵەیە. ئەو 3 ڕەنگە ڕاست بی، ئەو 3ش ڕەنگە ڕاست بی، ئەو 2 ماوە، بەڵام ئەمن دەزانم 13 سەیەکەی لێرە دەنووسم، یەکەکەی لێرە دەنووسم 1 و 6 7 7 و 2 9، کەواتە ئەوەش هەڵە دەرچوو، تەنیا ئەوە ڕاستە 932. 932 کەواتە بەخۆم ئەمن دەبی کۆ بکەمەوە هەتا بزانم کامە ڕاستە و کامە هەڵەیە. پرسیاری 5 کام سەرجەم دەکاتە 300 بە نزیکەی دەکاتە 300؟ ئەگەر ئەوەی نزیکەمەوە دەبیتە 100، لێرەش نزیکەمەوە 100 کەواتە بە نزیکەی دەکاتە 200، ئەوە هەڵەیە. ئەگەر ئەوەی نزیکەمەوە بە نزیکەی دەکاتە 200، لێرەش بە نزیکەی 100،
200 دەکا 300 بە نزیکەی کە ئەتە ئەو بێ ڕاستە ئەدی ئێرە لێرە بە نزیکەی ئەوە دەکات 100 ئەوەش 200 نابی لێرەش بە نزیکەی 100 200 ئەوەش نابی کاتە تەنیا ئەوە ڕاستە ئەوانی دی هەموو هەڵەیە کاتە ئەوەی دەور دەدەم ئەوانی دی هیچ دەور نادەم یەک دانەی تەنیا دەور دەدەم لێرە ئەوها هەتا لە بیرم نەچی تەنیا یەک دانەی دەور دەدەم نانووسم ئەوانەی هەڵە نەپێویست ناکە بنووسم هەڵەیە تەنیا ڕاستەکەی دەور دەدەم ئێستا پرسیاری ژمارە 6 پرسیاری ژمارە 6 دوو ژمارە سەرجەمیان دەکا 54 جیاوازیشیان 8 ئایا ئەو دوو ژمارانە کامەنە ڕێیەکی زۆر ئاسان هەیە ئەویش ئەوەیە ئەمن ئەو دوو ژمارەی دەینم جیاوازیەکەیان وەردەگرم 54 هەشتی لێکەم دەکەمەوە 4 هەشتی لێ بڕوانابی پێنجەکەی خورد دەکەمەوە پێنجەکە دەبیتە 4 چارەکە یەکسان دەبی بە 4دا هەشتی لێ بڕوا 6 پێنجەکە دەبیتە 4 چارەکە لێرە دێتە خوارێ 36 ئەو 36ەکەی دەینم دەیکەمە دوو کۆمەڵەی یەکسان کە کۆیان دەکەمە ببیتە 36 چ کۆ بکەمەوە لەگەڵ چ دەبیتە 36 بە یەکسانی 23 کەواتە 23 کە کۆ دەکەمەوە لەگەڵ 23 دەبیتە 36 یەک لە ژمارەکان 23 یەک لە ژمارەکان 23 ئەوە زانیم ژمارەکەی دی چەندە ژمارەکەی دیش کۆ دەکەمەوە لەگەڵ هەشتی 23 کۆی دەکەمەوە لەگەڵ هەشتی ژمارەکەی دی دەردەچیتن 3 و هەشتی 11 1 و 2 3 کەواتە یەک لە ژمارەکان 23 ئەوی دی 31 23 و 31 ئەوە هەڵەیە 24 و 32 هەڵەیە 54 هەڵەیە کەواتە ئەوە ڕاستە دەوری دەدەم 23 و 31 ئەوانی دی پێویست ناکە ئەمن هیچ بکەم ئەوە زانێ پرسیاری ژمارە 7 دەوەن 23 تۆپی سوور 23 تۆپی سۆر و 46 تۆپی سەوزیش و 34 تۆپی شینیشی 34 تۆپی شینی لە تورەگەیەک دانا ئایا بە هەمووی چەند تۆپی دانایە کەواتە من ژمارەکان کۆ دەکەمەوە ڕەنووسی یەکان 3 کۆ 6 9 کۆ 4 13 سێەکەی دەنووسم یەکەکەی لە چێ دەنووسم یەکەکەی لێرە دەنووسم 1 و 2 3 3 و 4 7 و 3 10 کاتە بووە ژمارەکە بووە 103 لێرە ئەوە ڕاستە پرسیاری 8 ژمارەیەکی جووت لە نێوان 10 و 20 جیاوازی نێوان دوو ڕەنووسەکەی دەکاتە 5 ئایا ئەو ژمارەیە چەندە ژمارەکە لە نێوان 10 و 20 واتە لە 10 گەورەترە لە 20ش گچکەترە لە 10 گەورەتر لێرە 27 ئەوە هەر هەڵەیە چونکە لە 20 گەورەترە نابیتن لە 20 گەورەتر بی ئەوانی دی هەموو دەبی 14 و 15 و 16 بەڵام نووسرایە جیاوازی نێوان دوو ڕەنووسەکەی 5 واتە 4 یەکی لێ بڕوا لێرە جیاوازیەکە 3 5 کەم 1 ئەو 5 کەم ئەو یەکە جیاوازیەکە 4 بەڵام 6 کەم 1 جیاوازیەکە 5 کەواتە ئەوە ڕاستە ئەوانی دی هەڵەیە جیاوازی نێوان ڕەنووسەکان واتە ڕەنووسەکان لە یەکتر دەربکە ڕاستە ئەوە جیاوازیەکە 5 بەڵام ژمارەکە چونکە لە 20 گەورەترە ئەوە هەڵەیە پرسیاری ژمارە 9 کام دوو ژمارە جیاوازی نێوانیان 500 بە نزیکەی جیاوازیەکەی نێوانیان 500 بە نزیکەی لێرە ئەمن ئەو پرسیارە تا ڕادەیەک زەحمەتە دەبی یەک بە یەک بینم تەمەشایان کەم بزانم کامە جیاوازی بە نزیکەی دەکاتە 500 لێرە ئەمن دەبی ژمارەکان نزیکەمەوە ئەو 647 دەکەمە 600 ئەو ژمارەش دەکەمە 400 جیاوازیەکە 200 کەواتە ئەوە ڕاست نییە لێرە ئەو ژمارەی دەکەمە 500
ئەو ژمارەیەش دەکەمە 100 جیاوازیەکە 400 چونکە 500 سەدی لێ بڕوا دەکات 400 ئەوەش هەڵەیە لێرە ئەو ژمارەی دەکەمە 800 ئەو ژمارەکە دیش دەکەمە 400 جیاوازیەکە 800 400 لێ بڕوا 400 ئەوەش هەڵەیە لێرە ئەو ژمارەی دەکەمە 700 ئەو ژمارەش دەکەمە 200 700 کەم 200 یەکسانە بە 500 کەواتە ئەو ژمارەیە ئێرە ئەوە ڕاستە ئەوانی دی هەمویان هەڵەبوون هەتا ڕادەیەک ئەو پرسیارە ئاسان نییە بەڵام ئەوە پرسیاری دا لێدەرکردنە ئەو هەشتەی دەینم هەشتەکەی خانەی یەکان پێنجی لێ دەردەکەم دەکاتە سێ یەکسانە بە سێ ئەو دووە شەشی لێکەم بیتەوە نابی دەبی ئەو پێنجەی تەنیشتی خورتکەمەوە پێنجەکە دەبیتە 4 ئەو دووەی ئێرە دەبیتە 12 شەشی لێ بڕوە ئەو کات دەکاتە 6 ئێستا ماوە 4 ئەو چارەی ئێرە ئەو دووەی ئێرەی لێکەم کەمەوە یەکسانە بە 263 کەواتە ئەوە ڕاستە 263 ئەوە هەر هەڵەیە چونکە کۆیان کردیتەوە بزانم نابی ئەنجامەکە هەمیشە دەبی گچکەتربی لە گەورەترین ژمارە کەواتە هیچ کات نابی جیاوازیەکە گەورەتربی لەو ژمارەی بوێنە ئێستا پرسیاری 11 نزیکراوەی 4612 بۆ نزیکترین هەزار کامەیە 5,000 نزیکترین هەزار 5,000 کەواتە 5,000 ئەوە ڕاستە ئێستا ئەوەی دەیزانی بینوسە پرسیاری 12 92 38 لێکەم کەمەوە بە هزری چەندە ئاسانترین ڕێ بە هزری ئەوەیە ئەمن ئەو 38 هەمیشە دووەم ژمارە لە کاتی لێدەرکردن ئەگەر لێدەرکردن هەبوو ژمارەی لای ڕاستنا ژمارەی لای چەپ هەمیشە دەبی بیکەمە ژمارە چی ئاسان ژمارە ئاسان چییە واتە سفری هەبی هیچ نەبی لە خانە یەکان 38 دەکەمە چل کە 38م کردە چل وەکو ئەوەی وایە دووم لۆی زیاد کرد کە دووم لۆ زیاد کرد لێرە دەبی لێرەش دووی زیاد کەم هەتا تێک نەچی کەواتە 38ەکە دەبیتە چل 92کەش دەبیتە 94 ئەو جە بە هزری 94 چلی لێ بڕوا 90 چلی لێ بڕوا دەکا 50 چارەکەش دێتە خوارێ بە هزری یەکسانە بە 54 پرسیاری 13 کو یان چۆن 16 و 18 و 14 بە هزری کۆ دەکەیەوە زۆر ئاسانە تەمەشا دەکەم ئەو 16 لەگەڵ ئەو 14 زۆر ئاسانە بە هزری کۆ بکەمەوە چونکە 6 و 4 لەگەڵ یەک دەبیتە دا 10 کەواتە ئەو دوو ژمارە بەیەکەوە دەکاتە سی ئەو جەکە کۆی دەکەمەوە لەگەڵ 18 دەیەکی هەیە دەکاتە 48 کەواتە هەمووی بەیەکەوە یەکسانە بە 48 بە هزری بەڵام بەنووسین دەبی ئەوها بنووسی 16 کۆ دەکەمەوە لەگەڵ 4 6 و 4 دەکاتە دا 10 لێرە ئەو خانەی دەیان لەگەڵ ئەو خانەی دەیان یەکسانە بە 20 سەرجەمەکە هەمووی دەکاتە سی پاشان سیەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 18 سی لەگەڵ 40 هەشتەکەش بە تەنەیە دەکات 48 ئەوە کۆکردنەوەی بە هزری ئەوە تەواو بووین لە لاپەڕا 39 دەربارەی ئامادەبوون بوو بۆ تاقیکردنەوە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی